سڵاوی خۆی گەورەتان لەبێ خۆشەویستان لە ڕوانگەی فەلەکناسی خۆر لە بەشی فیزیای کۆلێژی زانستی زانکۆی سەلاحەدین زۆر خۆشحاڵم پێتان شاردەمەوە بەڕێزان لە نێوان ساڵانی 1969 تا ساڵی 1972 مرۆڤ شەرجار چۆتە سەر مانگ بەڵام پێشەوەی ئەم کارە ئەنجام بدات بێگومان ڕاهێنانێکی یەکجار زۆر لە ماوەی چەند ساڵێک ئەنجامدرا کە کەشتیوانەکان بەخۆیان لەسەر ڕووی زەوی ئەم کارانیان ئەنجامدا کەشتی و ئامێر و کەلوپەلەکانیان تاقی کردەوە بەر لەوەی لەگەڵ خۆیان بیبەنە سەر ڕووی جارە پێناو ئاشناکردنی کەشتیوانان بە سروشتی مانگ لە ڕووی تۆپۆگرافیەوە زانایان هەستان کارێکیان ئەنجامدا کە پێشتر ئەنجام نەدراوە. ئاژانسی ناسا بە هاوکاری لەگەڵ دەستگای USGS ئەمریکی هەستان بە دەستنیشانکردنی شوێنگەیەک جۆرەخاکێک لە نزیک سیندر لیک لە ویلایەتی ئەریزۆنا. تەقەمەنیاندانا و ئەو تەقەمەنیانە بە شێوەیەکی وا دانراوە کە کاتی تەقینەوەی چاڵی وەک چاڵی بەرکەوتنی نێزەکی دروستکە و ئەوەی زۆر سەرنجڕاکێشە ئەوەی خۆشەویستانم کە ئەو نەخشەی کە بۆ ئەو شوێنە دانراوە هەمان نەخشە بوو بۆ شوێنێکی تایبەتی دابەزینی کەشتیوانان لە سەر ڕووی مانگدا کە زۆر بە تەواوی چاڵەکان لە ڕووی تیرە و قەبارە و شێوە بەیەک دەچوون بۆ کاتێک کە کەشتیوانان لەسەر زەوی لە ویلایەتی ئەریزۆنا لە ناوچەی سیندر لیک کاتەرفیلددا مانۆران ئەنجام دەدا تۆمبیل و ڕۆڤەری کارەباییان بەکاردێنا ئامێرەکانیان بەکاردێنا بە تایبەتی ئامێرەکانی هەستەوەری بوومەلەرزەیی یان تیشتی خۆر یان دامەزراندنی ئامێری لەیزەری پێوانەکردنی دووری نێوان زەوی و مانگ و هەروەها چۆنیەتی هەڵبژاردننی گۆشەکانی وێنەگرتنی فۆتۆگرافی ڤیدۆی ئەر هەمویان لە ناوچەی سیندر لیک کراتەر لیکفیلد ئەنجامدا کە ئەو ناوچەیە لە تۆپۆگرافیا و لە ڕووی شێوەوە یەکجار لە ڕووی مانگدا دەچوو و لە هەمان کاتیدا ئەو چاڵانەی کە دروستیان کرد ڕێک لە ڕووی قەبارە و لە ڕووی شێوەوە وەک ئەو ناوچەیە بوو کە دەستنیشان کرابوو لەسەر ڕووی مانگە کەشتیوانان لێ بنیشتنەوە. خۆشەویستانم با سەیری ئەو وێنانە بکەین زیاتر بابەتەکەمان بۆ ڕوون دەبێتەوە. جێلگەی چاڵەکانی سیندر لیک ناوچەیەکی تاقیکردنەوەی مێژوویە دەکەوێتە باکووری ویلایەتی ئەریزۆنا لە نزیک شاری فلاگستاف و کەوتۆتە نێو ناوچەیەکی تۆپۆگرافی نیمچە سەخت لە نێو دارستانی کۆکۆینی نیشتیمانی. ئەم ناوچە دەستکردە لە ساڵی 1967 بە هاوکاری نێوان ئاژانسی ناسا و دەستگای ڕووپێوکردنی نیشتیمانی ئەمریکی USGS ئامادەکرا بوو تا ببێتە شێوە ژینگە و تۆپۆگرافیایکی زۆر نزیک لەگەڵ ئەو ناوچەی کە پێشتر دەستنیشان کرابوو بۆ نیشتنەوەی کەشتیوانانی یەکەم گەشتی مرۆیی بۆ سەر ڕووی مانگ لە ناوچەی جوگرافی ناسراو بە دەریای ئارامی. ئەمەش لە چوارچەوەی پرۆژەی ناونراو بە ئەپۆلۆ 11 کە لە ساڵی 1969دا ئەنجام درا. بۆ دروستکردنی ئەم چاڵانە تەقەمەنی بە چێشی جیاجیا بەکارهێنرا بۆ دروستکردنی هەمان شێوە و تیرە و قوڵی ئەو چاڵانەی کە لە ناوچەی نیشتنەوەی سەر ڕووی مانگدا هەن بۆ ئەوەی هەردوو کەشتیوان نیل ئارمسترۆنگ و ئێدوین ئالدرین ڕاهێنانی تێدا ئەنجام بدەن بە تایبەتیش بۆ تاقیکردنەوەی ئۆتۆمبیلی گەڕۆکی ڕۆڤەر هەروەها ئەنجامدانی ڕاهێنان لەسەر چۆنێتی وەرگرتنی نمونەی خاک و بەرد لە ڕێگەی کەلوپەل و ئامێرە ئامادەکراوەکان بۆ ئەم مەبەستە و هەروەها ئەنجامدانی پرۆسەی دەستنیشانکردنی تەمەنی جیۆلۆجی ئەو چاڵانەی کە پشکنینی تێدا ئەنجام دەدەن. حاڵی حاضر ئەو ناوچەیە وەک ناوچەیەکی گەشتیاری زانستی مێژووی ماوەتەوە و سەرڕای داخورانی بەشێکی زۆری ئەو چاڵانە بەهۆی کاریگەریەکانی کەشکاری و ئاو هەوا لە داخوران و پڕبوونەوە لە هەندێک لەو چاڵانەدا هەروەها گەشتنماکردنی دار و درەختێکی زۆر لە دەوروبەری و تەنانەت لە نێو چاڵەکانیشدا بەڵام تاواکو ئێستا ماونەتەوە و تەنها ڕێگە بە ڕۆیشتنی ئاسایی گەشتیاران دەدرێت بۆ نێویدا. جگەلەمە ڕێگە نادرێت هیچ زۆر ئۆتۆمبیل و کارێکی گواستنەوە بچێتە نێو سنووری چێلگەی چاڵەکانی سیندر لیک.